ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان، داواکارین لە لایەنی پەیوەندیدار، داواکارین لە سەرۆکی شارەوانی، لە شارەوانیەکانی سلێمانی، لە وەزارەتی شارەوانی هەولێر کە بەدەم داواکانمانەوە بێن. بەڕاستی ئێمە ئەم ئەرزانە کە کاتی خۆی مزایدە کراوە دراوە بە خەڵکی مەزلومی سەی سادق بە شەرتێک لە ڕێکوتنمان لەگەڵا کردوون. لیژنەکە قەراری ئەوەیان داوە خزمەتگوزاری بۆم ئەرزانە بکرێ، ئاوی بۆ بکرێ، کارەبای بۆ بکرێ، جادەی بۆ بکرێ، ڕێگاڵبانی مەزبوط کرێ. ئێستا ئەوەی ئەوە بە چاوی خۆتان ئەیبینن شوێنەکان هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکراوە، تەنانە ئەمودێکی بۆ دانەنراوە. لەبەر ئەوە لە دوای ئەوەی کە بەڵێنیان پێداوین هیچ خزمەتگوزارێکی بۆ نەکراوە، ئەرزەکانیان بە پارەیەکی زۆر داوە بەسەر ئێمە، زیاتر ئەرزی تایە بە 5 دەفتەر، بە 4 دەفتەر، بە 3 دەفتەر دراوە بە خەڵکی ئەم شارە. خەڵکی تایە پێشمەرگەیە نەبوونە، تەنانەت موچەکەی بەشی خۆی ناکە. ئێستا لەسەر ئەوەی سوودی چووەتە سەر زیاتر لە سەدا حەوتی ساڵانە لە دوای 12 ساڵ 13 ساڵ خەڵکیان ئاگادار کردووە وتیانە سوود چووەتە سەرم ئەرزانە. ئێمە داواکارین لە حکوومەتی هەرێمی کوردستان بەدەم داواکانمانەوە بێن، بەدەم داوای مەزلومی ئەم خەڵکی فەقیری شارە زوور و سەی سادەقەوە بێن، لەبەرەوە خەڵکیان ئاگادار نەکردووە. لەوەی لە سەی سایق بڕیاری پێ نادرێت، تەنها سەرۆکاتی شارەوانی سەی سایق کتابەکان بەرزەکاتەوە. بەڵام ئەم ئەرزانە کاتی خۆی لە ساڵی 2011 کە خراوەتە مزایدەوە لە 150 پارە و ڕسوماتەکەی ماداوە لە 150 ماوە بەبێ ئاگادارکردنەوەی ئەو کەسانەی کە زەویەکانیان کڕیوە هەموو ساڵە لە 170 چوەتە سەر. یعنی ئێستا گەر زەوی یەکبایی 15 ملیۆن دینار بێ 16 ملیۆنی چوەتە سەر. قیستەکەی ماوێش 15 ملیۆنی ماوێ 16 چوەتە سەر. ئەمەش بۆتە هۆی ئەوەی بارگرانی لەسەر خەڵک دروست کردووە. کاتی خۆی لە ئەو لیژنەی فرۆشتنی زەویوزاری شارەوانەکانی سلێمانی کە لە سەی سایق لەگەڵ خەڵکی ئەوەی کە بەشداری ئەو مزایدەی کردووە لەگەڵیانە دانیشتین وعدیاندا ئەو زەویانەی کە لەم فەرمانبەرانە ئەفرۆشتێ خرێتە مزایدەوە زەوی نایە ئەفرۆشتێ پارەکەی بکرێ بە پرۆژە. ئەم زەویانەی کە ئێوە ئەیبینن نزیکی 1400 قەتع زەویە لێرە یەک عامودی تیا دانەکتراوە، دوو پرۆژەی تیاکراوەیەکیان بەڕێز کاک سامانجاف خوێندنگایەکی تیا دروست کردووە، کۆچکردو و بنەماڵەی کاک ئەلیوالی دەی حاجی مزگەوتێکی تیا دروست کردووە، ناوەکو حکوومەت عامودێکی تیا نەچەقاندووە.